لە کاتی حەیزا بەجلی خەوەوە لەگەڵیان خەوتووە. ئەمە هەموو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئێمەی باس کردووە. خاتو عائشة لصحيح بخاري مسلم حديثك هذا فما كان رسول الله صلى الله عليه وسلم يأمرني فأتزر فيباشرني وأنا حائض. كوت مصوري مانغانا وتماي پیغمبري خوا ام شو بينويجم. پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرمووی زۆر چاکە تەنها پشتەماڵێک بەرماڵێک بێنە لە نێوانی ناوکت و ئەژنۆتی پێچە باقی جەستەت ئیتر بۆ وشەکە ڕەم بێ نەشیاو بێ باقی جەستەت باوەکو شەوان بێ جلی خەو بێ دەفەرمێ پێغەمبەری خوا هەموو لەزەتێکی خۆی لێوەرگرتن فەرمووی با پشتەماڵێک بەرماڵێک لە نێوانی ناوکت و ئەژنۆتا بەسرا بێ. سەحابە لیان پرسی ئەی پێغەمبەری خوا ئێمە لە کاتی بێنوێژی خێزانەکانماندا چی بکەین؟ لە صحیح مسلمە هاتووە فەرمووی ئیصنعوا كل شيء إلا النكاح. هەر وەکو جاران هەموو دەستبازی و یاریکردن و چێژوەرگرتنێک لە خێزانەکانتان وەرگرن ئەوانیش لە ئێوە بەس تەنها لە دامێنەوە لەگەڵیانە جوود مەبن لە بینی ناوکو ئەژنۆدا وازیان لێبێنن. فەرمووی تەنها جیماعیان لەگەڵ مەکەن تەنها جیماعیان لەگەڵ مەکەن. ئەمە پەیامێکی شە بە خوشکی بەڕێز کە لە کاتی بێنوێژیدا ڕاستە بێتاقەتە ڕاستە ئەندامانی جەستەی پاک نییە بەڵام نابێ خۆی مەنعکا لە مێردەکەی یعنی ئەو پیاوە مەسافەیەک هەست بکە وەکو بێژن بێ وایە تەنها نیکاح تەنها فەرمووی جیماع نەبێ ئیصنعوا كل شيء باژن و پیاوە هەموو شتێک بەیەکەوە بکەن بە ئەم پیاوە لەو مەسافەشە هەست بە ئارامی بکات لە ئامێزی خێزانەکەیدا. ئەمە پەیامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. جا لەبارەی حەیزەوە ڕەن بە مسلمانانێک بە تایبەتی تازە پێگەیشتوان شارەزایەکی ئەو تویان نەبێ ئەو کەسێک کە هاوسەرگیری کردووە ئەگەر خێزانەکەی لە بێنوێژیدا بوو ئیمامی نەوەوی لە شەرحی صحیحی مسلمە لە شەرحی ئەم فەرمودەیەدا دەفەرمێ هەر کەسێک لە بێنوێژیدا بچێتە لای خێزانی و جیماعی لەگەڵا بکە و بە حەڵاڵی بزانێ بڵێ ئەمە چێ شەرع حرامی کردووە جاوە چییە پێی کافر دەبێ نەعوذ بالله. ئەگەر کەسێک نەیزانی بوو ئەم حکمە شەرعیە چیە هیچی لەسەر نێ دوای ئەوەی کە زانی گوناهبار دەبێ ئەگە بیکە. ئەگەر کەسێک دەیزانی حرامە خۆشی بە گوناهبار دەزانی پیاوێکە لە سەفەرێک گەڕاوەتەوە و ئارەزووی جوڵاوە و خێزانەکەشی لەو حاڵەتەدایە خۆی بووە نەگیرا لێی نزیک بووە و ئاخری ئەو کاری ئەنجامدا جیماعی لەگەڵا کرد. علەما دەفەرمون ئیمامینەوەی دەفەرمێ شافعی فەرموویەتی گوناهی گەورەی کردووە ئەبێ خۆی بشوە غسڵ بکا و بچێتە سەر بەرماڵ نوێژی تەوبە بکا و لە خوا پاڕێتەوە کە خوا عەفویکە. ئەگەر فەقیر و هیچی لەسەر نییە ئەگەر دەوڵەمەند بوو ئەبێ دینارێک یعنی 5 گرام زێر کا بە خێرکە خوا لێ خۆش بێ ئەگەر لە ئەوەڵی حەیزەکەدا بوو ئەگەر لە کۆتاییدا بوو ئافرەتەکە مەیلە و خەریب و پاک بووەوە هێشتا خۆی نەشت بوو ئەبێ 2 گرام و نیو زێر کا بە خێر کە خوا لەم گوناهی خۆش بێ ئەگەر دەوڵەمەند بوو ئەگەر هەژاریش بوو بەس تۆبە بکە و جارشکە دووبارەی نەکاتەوە چونکە گوناهی گەورەی کردووە ئەبێ ئەو حکمە شەرعیە بزانن.